بەڵا عزیزان بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە شەڕی ئیسرائیل و کۆماری ئیسلامی و دەرەنجامەکانی لە خزمەتانداین و هەروە خۆتان ئاگادارن ئەمڕۆ 11مین ڕۆژی ئەم شەڕە تێپەڕکراوە لە بەشی دووەمی ئەم بەرنامەیەماندا بەڕێز کاک سدیق جیهانی کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵدا دەبێت ئەگەر هاوڕێیان بتوانن بێنە سەرخەت. کاک سدیق ئەم کاتت باش، زۆر بەخێر بێن. سلام هەیە بۆ خۆت و بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ. زۆر سپاس، بەخێر بێن. کاک سدیق با سەرەتا لێرە دەست پێ بکەم بە ڕای ئێوە داهاتووی ئەم شەڕە بەرەو کوێ دەچێت؟ کاکە میرگیان، لەم بارەوە قەزاوەتکردن بێحەد سەختە، چۆن بارودۆخەکە لەحزە بە لەحزە حالە حاڵ گۆڕانکاریە. ئەو شەواهدەی کە ئێمە بینین نیشانەدا کە کۆماری ئیسلامی بەرحاڵ لە ئاستێکی زۆر لاوازە قەراری گرتووە، بەڵام دەبێ ئەومانە لە بەرچاو بێ کە ڕوخاندنی کۆماری ئیسلامی لە حقیقەتە لە ڕێگەی بمباران و موشکبارانەوە لە دوورەوە یا لە ئاسمانی ئەو وڵاتەوە ناڕۆخێ. ئەبێ ئەم وەزیەتە بە مەسیرێکە ختم ببێ کە دوو حاڵەتی دێکەوێتەوە. یا ئەم شەڕە لە حاڵەتی درێژ ماوە کێشێکی جدی لە ناو دەسەڵاتە دروستەکە، لە ناوە دەڕوخێ و فرۆپاشی لە ناوە دەست پێکا و بەرحاڵ یاوەکە شەڕ کۆتایی پێێتی و کۆماری ئیسلامی جانی زەهرەکان وشێ و بەرحاڵ تەسلیمی غەرب و ئیسرائیل دەبێ و لەو حاڵەتە نۆبەی بە هاتنە مەیدانی خەڵکە لە ئاوا هەلومەرجێکە بە نەزەر منێتی زەمینە لە ساڵانی پێشووتر بەر لە 11 مانگی جوون فرەتر فراهەمە بۆ کە خەڵکی شۆڕژگێڕی ئێران کۆماری ئیسلامی بڕۆخێ. من پێم باشە لێرەدا باسیش لە ژنان بکەین. دیارە خۆشتان ئاگادارن ژنان دەورێکی زۆر گرنگ و وەکو پێشەنگ لە بواری گشتی لە ئێران و تایبەتەن لە کوردستان لە شۆڕشی کوردستاندا بوویانە. ئەگەر وای دابنین بڵین لە داهاتووی دوای کۆماری ئیسلامیدا چاوەڕوانیەک لە دەوری ژنان دەکرێت؟ بەڕاستی ئەوە بێژم هیچ کۆمەڵگایەک ناتوانێت دامەرزێ بە شکلێکی ئینسانی کە ژنانی تێدا بەشدار نەبێت. بە لە حەزی ڕابەری کۆمەڵگاوە لە بوارگر جۆرا و جۆری ئیجتیماعیەوە حەزبی ژنان لە بەڕێوەبەری کۆمەڵگا بۆ معنایە ئەو کۆمەڵگا نەقسانێکی تێدایە و سەرکەوتنی گەلێک گەلێک دشوار و محاڵە بێ لە بازنەی خۆیدا تێدەچەقێ بەجێگەیەوە بەرەو پێش بچێ بەرەو دوا دەچێ بۆ بۆنەوە نەخشی ژنان کە 50% لە کۆمەڵگان گەلێک مهمە بۆ پێشکەوتن بوو بەرەو پێشچوون و دروستکردن کۆمەڵگایەکی ئینسان و ئینسانی و بەرابەر کە هەموو تێدا لەزەر ببەن و ژیان تێدا بەردەوام بێ. لە کوردستانی ڕۆژهەڵات لای خۆمان هەر بە دوای ڕاپەڕینی ساڵی 57 و نەمانی دەسەڵاتی شا و دروستبوونی جریانگەل متەرەقی و ئیعلام وجودیەتی جریانی کۆک و کۆمەڵا بلەخەرە بەرەبەرە ژنان هاتنە عەرسەی سیاسەت و ناو تەشکیلات و لە عەرسەگەل نظامی و سیاسی و کۆمەڵایەتیە بەشداریان کرد و هەر لەو تاریخەوە بنەماکانی وڵاتێکی بەرابەر و یەکسانیان چەشمەخەکەیان لێدا و خونچەکانی ئەم حرەکەتە کە ژنان دەستیان پێکرد لەگەڵ پیاوانی شۆڕژگەڕا لە کوردستان لای خۆمان دیارە ئێمە لە بزوتنەوەی ژن ژیان ئازادیا بینیمانەوە کە چەندە کۆمەڵگای بەرەو پێش کرد کە چەندە سنەتگەلێکی پێشڕە و سنەتگەلێکی ئینسانی هێنا ئاراوە و چەندە زوو فەرهەنگی کۆن و کۆنەپەرستانەی بەنسبەت کۆمەڵگا و بە تایبەتی ژنان خستە لاوە. ئێستا بە نەزەر من
نەتەنیا لە کوردستان لەلای خۆمان بەڵکە ژنان لە ئاستی سەراسەریە لە ئێرانیشا وەزنێکن و حەزبی ژنان لە داهاتووی دەسەڵاتی ئێرانە گەلێک زەحمەتە بێ. بەڵێ کاک سدیق ئەسەن پێش بڵین پێش ئەم شەڕەکە بڵین لە 23 جۆزدەردانەوە ئەرتەشی ئیسرائیل ئەم هێرشەی دەست پێ کرد. ئێمە دەبێت ئەمەش دەبێت چاو بگرین کە بزوتنەوە جەماوەری کۆمەڵایەتیەکانیش دەورێکی زۆر گرنگیان گێڕاوە لە لاوازبوونی کۆماری ئیسلامیدا. من پرسیارەکەم لێرەدا ئایا هەرچەند ئێستا دەڵێن بەهۆی ئەم هێرشەی کە کراوەتە سەری کۆماری ئیسلامی لە ڕووخان نزیک بووتەوە، هێزی دەرەکی دەتوانێت چه دەورێک بینێت لە ڕووخانی دەسەڵاتێکدا؟ ڕاستەکەی حکوومەتێ کە دەستی دەرەکی تێدا بێ، یانێ بە دەستی دەرەکی حکوومەتێ ئێستا لە ئێران یا لە هەرکوێکی ئەو زەویە بۆ معنایەیە کە مهندسی دەکرێ بەر لەوە ئوتاق فکرێکی هەیە، چوارچێوەیەکیان بۆ داڕشتووە، لە نەهایەتە دەسەڵات ناکەوێتە دەست خەڵکی وەگیان هاتوو هەژارۆفەقی کە ساڵیانێک بەدەستی ئەو حاکمیێتەوە ناڵاندوویانە، بەڵکە گۆڕانکاریک لەسەرەوە دروستە بێ و لە جەریانی ئاوا دەخاڵەتێکە خەڵک و جەماوەر بەگشتی کە زۆرینەی جامعەکە لە بەرەگرێ ناتوانن دەورە نەخشێکیان بێ لە بەڕێوەبردن جامعە و هەروە بەرحاڵ وەکو دەورانی بەرلەوەتریش ئەمێننەوە و ممکنە بەتر لەو حاڵەتێش بێتە ئاراوە. بەڵام ئێمە دەبێ هەوڵ بین کە هەروە کە ساڵیانێکی زۆرە 46 ساڵە ئێمە لە حەوزەگەل جۆرا جۆری خەبات تاوەکو حەوزەی خەبات جنبشی ژنان، جنبشی کرێکاری و جنبشی دانیشتووی و جنبشە مەدەنیەکان هەوڵمان داوە کە کۆماری ئیسلامی لە ڕێگەیەکی ئینقلابیەوە بڕوخێنین کە خەڵکی خوارەوە بتوانن لە ڕێگەی دروستکردن شۆراکان خۆیانەوە دەسەڵات بەدەستەوە بگرن. بەڵام لە ئاوا هەلومەرجێکە کە ئێستا لە ئێرانە هاتووەتە ئاراوە، هێزی دەرەکی بە حەقیقەت کۆماری ئیسلامی نەتەنیا ترساندووە، بەڵام بە لەحازی نظامیەوە، بە لەحازی اقتصادیەوە، بە لەحازی پێگەی سیاسیەوە بەرحاڵ تقریباً تا ڕادێکی زۆر زەعیف کردگە و ئەم زەعیفبوونەی کۆماری ئیسلامی بلەخەرە ئەتانێ زەمینە خۆشکەر بێ ئێمە بە ئاسانی بتوانین جەماوەر بە ئاسانی بتوانێت بەدەستەم زاڵمانەوە لە ئاکامی شۆڕشێکی جەماوەریە نەجات پیاکەن. تۆ فەرزکە سپای پاسداران لە حالومەرجێکی ئاوا قراری کردە، فەرماندەکانی لەبێن چووبن، بلەخەرە پێگەیەکی ئیجتماعیان نەماوە، لە ناو خۆیانە تووشی داڕمان هاتوون، لە ئاستی سەراسەریە ئاوایان بەسەر هاتووە، لە بلا تەکلیفێکی ئاوا بەسەرە بەن دێخۆ بلەخەرە معلومە ئەگەر ئەم شەڕێژ بلەخەرە کۆتایی پێبێ لە نەزەر منەوە جەماوەر ڕاحەترەتانن تەکلیفی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی و ئەم حکوومەتە ئێستا یەکلایکەنەوە و ئەگەر بالاخره لە ڕێگەی دەرەکیشەوە لەسەرەوە بە هەر جۆرێ بێ ئێمە نازانین چ جۆر شتێک ڕوئەدا بە حەقیقەت لە ڕێگەی دەرەکیەوە کۆماری ئیسلامی بڕوخێ معلومە ئەم حکوومەتەی کە جێنشینی ئەمەی ئێستا ئەبێ لە مقابل خەڵکی شۆڕژگێڕەوە قەرارەگرێ چۆن ئەم نگاه و ئەوان هەیەە ئەوە نییە و خەڵک گەرەکێتی یانێ خەڵک لە ڕێگای گەرێکیانە لە ڕێگەیکی ئینقلابیەوە تەکلیفی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی یەکلایەنەکەنەوە مانفستی ئەم ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە ساڵی 57 بەرەوە ئەملاوە دەستی پێکردووە لە حوزەگەل جۆرا جۆرە ئێمە ڕەنجمان بۆی داوە تەلەفاتمان داوە زیندانەکانمان پڕە خاوەرانەکان پڕن لە گیان بەخ کردووە هەموو ئەمانە نیشانەدا بەشێکی هەرە زۆر لە خەڵکی ئێران تەمایلیان بە ڕووخانی کۆماری ئیسلامیە لە ڕێگەیەکی ئینقلابیەوە. کاک سدیق ئێستا ئاگادار کراین خبرەکەیە پێم باش بوو ئێوەشی لە ئاگادار بکەینەوە هەر ئێستا کۆماری ئیسلامی موشکی هاویشتووە بۆ پێگەکانی ئەمریکا لە قەتەر لە بەحرین لە کوێیت و لە عێراق و پێگەکانی ئەمریکای کوتەوە دیارە دۆخەکە زیاتر ڕوو بە ئالۆزی دەچێت ئەمە لێکەوتەکانی چی دەبێت بڕایەوە؟
لە نظر منەوە لێکەوتوەکانی لە ساعتکە داهاتوە ڕوون دەبێتەوە. بە نظر من حملەکانی غەرب ئەم جارە چەقتر دەبێتەوە، کوشەندەتر ئەبێ، و ئەگەر ئەمریکا بە جۆرێک بەخەرە بە چەندانە بۆم گرێکی بوو تاو حەدە بڕواوە چاوەڕوان بوو کە بزانێ وەڵامی چیە بێ. ئێستا کە کۆماری ئیسلامی جوابی داوەتەوە بە نظر من مەرحەلەی زەعیف بوونی هەرچی زۆرتر خۆی بۆمبارانەکان شدت پیاکەن، و لە نظر منەوەی تر شرایەتێک دێتە ئاراوە کۆماری ئیسلامی نتوانێت خۆی جەمۆکاتەوە و بگرە ئێمە لە هەفتەگەل داهاتووە وەزیەتێکی دشوارتر لەوە کە ئێستا بۆ کۆماری ئیسلامی پیابووکە ئێمە ببینین. و ئەو موشک پەرانیگەلەیش کە دایستە کردوویەتی هەر هاتووە کەمتر بوو گەسەوە. ئەمانش کە ئێستاهەیەتی لە نظر منەوە کۆتایی پێتێرن. بالاخره ئاسمانی ئێران ئەگەر بەدەستی ئیسرائیل بووە بە تەنیا ئەم جارایی تر حاڵەتێکی تر پیاکە، هەر جمو جۆڵێک لەژێر کۆنتڕۆڵە قەرارەدەن و زەربەپەزیرتر و سەردەمەپەزیرترە بێ، دیارە مەرگی خۆی بە جۆرێک لە جۆرەکان قەتعیتر و نزیکتر کردگەسە. بەڵێ هەرو جۆرەی کە لە پرسیاری پێشتریشم داکتم کە دیارە بەباشی ئاماژتان پێدا وەزعەکە کە هیچ ڕوو بە ئاڵۆستر دەرواوە ئەم موشەپەرانی کە کردوێتی بۆ سەرپێکەکەی ئەمریکا دیارە دۆخکە ئاڵۆستر دەبێت و پێم وابێ نییە هەر جۆرەی کە باسی لێ دەکەن زۆر لەوانەشم بێتە هۆی ڕوخانی دەسەڵاتەکەی کۆماری ئیسلامی. کاک سدیق پێم باشە پرسیارێکیش لێرە بکەم، دیارە خۆ کۆمەلگا زۆر بە خێرایی ڕوو بە گۆڕان دەچێت. جا پرسیارەکەم لێرەدایە هونەرمەندان بڵین شاعران نووسەران ئەمانەت دەتوانن چ ڕۆڵێک بینن لە دوای بڵین نەمانی کۆماری ئیسلامیدا؟ ڕاستەکەی هونەرمەندان و شاعران و نووسەران ئەمانیشە بەستگیان هەیە، تۆ دێ گیان کەیتەوە تەفکیکیان کەی. بۆ من هەر ئێستاش ئەرکەکانیان چییە بڕایەوە؟ گیان ئێستاش ئەرکی ئەم بەشەی کە باسم کرد هونەرمەندان و شاعران و نووسەران و زۆر کەسایەتی دیتر ئێستاش جارە لەم قۆناغی سادا ئەرکیان لەسەر شانە. ئەم قشرە لە جامعەکە قشرێکی پێشڕەون. ئەگەر هونەرمەندان و شاعران و نووسەرانی ئینقلابین کە هەوڵەدەن لە ڕێگەی شیعر و نووسراوەکان خۆیانەوە کۆمەلگا بەرەو پێش ببەن، تەقویەتی ئەو ئەوزاع بکەن، ورەی خەڵک ببەنە سەر، یارمەتی جوڵانەوەیکی ئینقلابی لە خوارەوە بدەن، ئەمانە دیارە لە تووری تاریخە هەوڵی خۆیانداوە و جەماوەر دەنگیانی بیستووە و خوێندوویتیانە نەزەراتیان و وشەکانیان ئاگادارن لیان. بەڵام ئێمە ئەدیبگەلێکمان هەیە، بەلەخەرە شاعرگەلێکمان هەیە کە ئەمانیشە دواکەوتون و گەرەکیانە بە باڵای کۆماری ئیسلامیا بڵێن، بە بارای کۆنەپەرستیا بڵێن، گەرەکیانە بە شیعر و سرود و ئەدەبیاتی خۆیانەوە نەتەنیا کۆمەلگا بەرەو پێشبەن، کۆمەلگا بەرەو دوا ببەن. ئەمانە بەلەخەرە لەگەڵ ئەو هونەرمەندانە کە تۆ مەدنەزەرتە فەرقیان هەیە. ئێمە ئەدیبگەلێکمان هەیە، شاعرگەلێکمان هەیە کە ئینسانگەلێکی ئینقلابین، بەلەخەرە کۆڵەکەی شۆڕش بووگن لە تووری تاریخە، فرەی لەمانە لە پێشەوە بووگن، داهێنەر بووگن و ورەی شۆڕشگەرانەی خەڵکیان ڕاگرتووە بەرەو پێش بردویانە و شتایکیان فەرهەنگێکی نوێیان لە کۆمەلگان نەهادی نەکردووە و ئەمە ناتوانن بە نەزەر من جەماوەر یارمەتی بدەن کە جەماوەر هەرچی زۆرتر خۆی ڕێکخراوتر بکە، هەرچی زۆرتر بتوانن خۆیان لە کاناڵێکی مبارزاتی و جەماوەریەوە گرێ بدەن بە یەکەوە و هەرچی فرەتر دڵیان و دەستیان بێکەوە نزیکەوکەنەوە وەحدەتێکی سەراسەری، وەحدەتێکی سیاسی، وەحدەتێکی تەبەقاتی لە شرایەتێکی ئاوا بێنە ئاراوە. بە نەزەر من وجودی ئەم شاعر و ئەدیب و هونەرمەندگەلە ئەتوانن نەخشی کارگەر و مؤثریان لەم شۆڕشە و لەم وەزیەتە کە ئێستا لە ئێرانە هاتووەتە ئاراوە ببێ، بە تایبەتی ئەو شاعر و هونەرمەند و شۆڕشگەرانەی کە لە کوردستانی لای خۆمان
وەکو کاک ئەحمەدی بازگەر وەکو کاکفاتیحی شێخ وەکو کاموسلحی شێخ الئیسلامی و وەکو زۆر هۆنەرمەند و وەکو زۆر شۆڕشگێری تر کە لە کوردستانی باشوور وەکو شێرکۆ بێکەس و ئەمانە لە ڕاستیا کۆڵەکەی هەر شۆڕشێکی ئینقلابی و ئینسانی بووگەن و ئەمانە هەر ئێستش اعتباریان هەیە دەنگیان هەیە و ئەمانە گوێبیستیان هەیە لە جامعە و بوونی ئەمانە بە نەزەر من فرە مفیدە فرە مثبەتە هیوادارم نمونەیان زۆر بێ و لەم حەوزە هەرچی فرەتر لە جاران بێنەمەیان و ورەی شۆڕژگەرانەی خەڵک تەقویەتکەن بە سرود و بە شیعر و بە هونەرنمایی خۆیانەوە توانن بەشێکی پێشڕە و لەم حرەکەتە بن کە ئێستا لە ئارادایە. زۆر باشە کاک سدیق بڵین لە ئەگەری دوای نەمانیا ڕوخانی کۆماری ئیسلامی ئەم کێشە کۆمەڵایەتیانەوە بگرێت تاکە کەسیەکان ئەبێ چۆن چارەسەر بکرێت؟ کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە تاکیەکانی ناو کۆمەلگا گۆڕانکاری بەسەراتەی مەسەڵەن تۆ فەرز بەرەوەدانا نمونەیەک بێرمەوە لە ساڵی 57 هەر دوای ڕوخانی کۆماری ئیسلامی ئێمە هیچ ئاشنایەتیکمان بە دروستبوونی بنکەکانی شاری سنە نەبوو. ئێمە ئاشنایەتیمان بە شۆرا و بەم نوعە لە فعالیت نەبوو. ئەنجمەنەکان یەک بە دوای یەکە دروست بوون، بنکەکان یەک بە دوای یەکە دروست بوون، شۆرای شار و شۆرای مەحەلات دروست بوو و ئەمانە بوون بە هەوێنی خەباتێکی جەماوەری دواتر بوو بە قوتبێکی ئینقلابی و ڕادیکاڵ و بەرەبەرە ئەمانە بەلەخەرە گوازراونەوە بۆ حاڵەتێکی تر لە مبارزە ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە شانازیەکەین و ئەڵێن بەلەخەرە لە ئاکامی ئەم هەلومەرجا بوو کە خەڵک پلە بە پلە هاتە پێش و لەو هەر ئەوایلەوە ڕێینەی بە کۆماری ئیسلامیدا و وەکو بلۆکێکی شۆڕژگەر و ئینقلابی ماوە و ئەمە توانێ نەتەنیا لە کوردستان بەڵکە لە گشتی ئێران ئەم تەجروبە بێتە ئاراوە و لە نظر من لەوێەوە ئێمە توانین وحدەت خۆمان بپارێزین وحدەت لەوێوەتانێ دروستی ئەگەر تعدادێکی کەم ئینسانی سیاسی و شۆڕژگەرمان بوو لە کوردستانی ئەو سەردەم بەتایبەتی لە شار سنا کە من تێدا بووم زۆربەی ئەوانە ناگەین بە 20 نەفەر بەڵام ڕوتی ڕووداوەکان جۆرە کاریگەریکی و لەسەر دانیشتوانی ئەو کۆمەلگا بوو بنکەکان بوون بە مرکزی سازماندەهی بوون بە مرکزی دابینکردنی ئەمنیەت یعنی ئەگەر تۆ دانیشتوویەک لە شاری سنا کلێڵی ماڵەکەی گوم کردایە سعاتی دوایەوە پەنایە بەر بە مەقەڕێک کۆمەڵا بنکەی لێکی لە بنکەکان کلێڵی ماڵەکەی لەوێ پیدا کردەوە مەرجوم لێرە گەرەکم ئاماژە بە ئەمنیەت کەم لەو شرایەتایە تاکەکان دەستی یەکەوە دەن و تەشەکڵ دروستەکەن ئەو تەشەکڵە سیاسی و مەدەنیگەلای یەک بە دوای یەکە دروست دەبێ ئەم جارە باشتر لە ساڵی 57 و ساڵگەلی پێش لە ئێستا شۆڕشی ژن ئازادی یەکی لەو نمونە بەرچاوگەلەیە لە ماوەیەکی زۆر کورتدا تواوی شارەکانی کوردستان و دواتر ئێرانی گرتەوە و ئەمانە بەرهەمی ئەو تەجروبەگەلەیە کە ئێمە هەمانە لە خەباتی شۆڕژگەرانەی کە تایستە بوومانە لە نەتیجە من ترسم لە تەفرەقا ترسم لەوانە نییە بەڵکە ئێمە هەرچی فرەتر و باشتر جەماوەریترە بینەوە خەباتەکەمان یەکگرتووترە بێ ئەم جارە وحدەتی ئێمە وەسیعتر لەوە دەبێ بە نظر من خەڵکی ئێران و کوردستان نابێ ترسیان لەوە ببێ کە ئێرانیش و کوردستانیش وەکو عێراقی لێدێ وەکو ئەفغانستان و وەکو سووریە لێدێ ئەو زەرفێت و ئەو پتانسیلەی کە لە ناو تاکی شۆڕژگێری ئێران و کوردستانە هەیە بە حەزبگەرێکی ئینقلابی و کەیانە بە نظر من سەمەرەکەی گەلێک لەوە فراوانتر و بەربڵاوترە بێ ئێمە لە توولی تاریخی ژیانی خۆمانە تەجربە کردو. زۆر باشە کاک سریق وەکو کۆتا پرسیار واقعا دەورێکی زۆر گرنگیش دەتوانێت ئێمە لە کاتێکدا دەبینی کە کۆماری ئیسلامی زۆر لاواز بوو بەرەو ڕوخانیش دەچێت پێم باشە بزانم ئەرکی میدیا بەڕای ئێوە چییە و چۆن نەتوانێت بە باشترین شێوە کەڵکی لێوەرگێت؟
ڕاستەکەی مدیا دەوری کاریگەری هەیە. من لە بیرمە کاتی خۆی لە ناو شار و دێهاتەکانی کوردستان بووم، ئێمە تەنیا میدیایەک تەنیا تریبوونی کە دەرسمان لێ وەرەگرت، ئاموزشمان لێ وەرەگەر رادیو کۆمەڵە بوو، ئەویش بە پارازیتێکی ناحەزەوە کە کۆماری ئیسلامی لەسەری دانابوو بە سەختیەوە و گوێبیستی ڕاهنماییەکان و دەرسەکان ئەبووین لە تریبون و لە تریبوونی کۆمەڵەوە لە رادیو کۆمەڵەوە بڵاوە بووەوە. ئەوە بوو بە نیشانەیەک، بوو بە هەوێنێک، بوو بە شتێک کە جەماوەر گوێ ئەداوە ڕاهنماییەکانی کۆمەڵەیان لەوێ و گوێ لێ دەگرت و خۆیان بەپێی ئەوە بلەخەرە ئارایشەدا و ئەوانە رادیوی کۆمەڵە لەو سەردەما کاریگەری بوو لەسەر هەموو قشرێکی جامعە بە تایبەتی جوانگەل ئینقلابی و شۆڕژگێری بارەهێنا و ئەمانە هەر ئەم تریبونە توانی ئێمە و جوانان و شۆڕژگەرانی کە لەو سەردەما تازە هاتوونە گۆڕەپانی خەباتەوە بەرەبەر ئەمانیە تەقویەت کرد، ورەیانی بردەسەر ڕێگەی مبارزەی پیان پیشاندا، تەجاربی بینەلملەلی بڵاوە کردەوە، تەجاربی ساڵی 57 و شار و دێهاتەکانی بڵاو دەکردەوە. یعنی ئەگەر ئێمە ئێمڕۆ تەلەڤیزیۆنێکمان هەیە کە خۆت وتەبێژەکەیەتی فەزای مەجازی وجودی هەیە وەکو شەبەکە ئیجتماعیەکان فەیسبوک و تویتر و زۆر شتی تازە هاتووەتە ئاراوە، نەتەنیا ئێران و کوردستان بەڵکە دنیا بوو بە دێهکدەیەکی چکۆلە، هەمومان خەبەرمان لە یەکترین هەیە. جا معلومە میدیا ئەتوانێت کاریگەری بێ ئەم شۆڕشە هەرچێ فرەتر گەشەدارترکە بە مەسیرێکی ئینقلابی و دروستە هەدایەتیکە. بە نەزەر من میدیا بە زەرفێکی کارەگەر دەزانم بۆ بەرەو پێشبردننی خەبات و هیوادارم ئێوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەردەوام بەرنامەگەرێکی زیندوو تان ببێ و معلومە خەڵکی کوردستان کۆمەڵیان خۆشگەرەکە، ڕاهنماییەکان کۆمەڵە بەلایەنەوە ئەهمیەتی هەیە. بە ئیتلاعیەکی چکۆلەی چەند خەتی کە کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاویەکاتەوە، جەماوەری کوردستان چەندین جار مانی گرتووە تاکۆنێ ئێستا و لەوێەوە نیشانی داوە کە ئەم تریبونە چەندە کاریگەری هەیە لەسەر ورەی بەرزی خەڵک و لەسەر وحدەت و مبارزەی خەڵکی کوردستان. بەنەزەر من ئێمە بە لەحازی میدیاییەوە دەبێت زیاتر لە جاران تێکۆشەر بین، خۆمان پوختەتر بکەین و کەڵک وەربگرین لەم ئەبزارە مۆدەرنەی کە ئێستا لە ئارادایەوە لە دەستمانە. بەڵێ زۆر سپاس دەکەیت کاک سدیق جیهانی، کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران بۆی کە داوەتی ئەم بەرنامەتان قبوڵ کرد. سپاس وامە دەبێت. سپاس زۆر سپاس.